لەم دوو ساڵی دواییدا سیاسەتی دەرەوەی رووسیا پشتی بەستووە بە زیاتر لە دوو پێداگری. یەکەم دەست بە سەراگرتنی نیمچە دوورگەی کریما و پشتیوانیکردنی سەرهەڵداوە ئۆکرانیەکان، دووەم دەستخستنە ناو کاروباری سووریا و لەبری بەشار ئەسەد. ڕەفتارەکانی رووسیا بابەتی بەردەوامی و توێژەکانی کۆبوونەوەکانی ڕێبەرانی جیهان بووە. هیلاری کلینتنی دیموکراتەکان هەڵوێستەیەکی توندی هەبوو لەو بارەیەوە. ئەمەوێت جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە چی لە خواست و شەڕانگێزی رووسیادا بەدی دەکەین. رووسیا دەوێت هەموو شتێک بێت لە سووریادا و هەروەها بڕیاری ئەوەشیان داوە چییە ئەوەی دەیانەوێت ببێت بە سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە من نیم. وا دەردەکەوێت کە دژایەتیکردنەکە دوولایەنە، وەک چۆن شرۆڤەکارێک دەڵێت پوتین لۆمەی وەزیر کلنتن دەکات بەوەی کە ناڕازیەکانی دژی گەرانەوەی بۆ دەسەڵات لە ساڵی 2012 خستۆتە ڕوو. لەو باوەڕەدا کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی وەزارەتی دەرەوە لە پشت ئەمەوەن. لەلایەکی دیکەوە دۆناڵد ترامپ هەوڵ دەدات بۆ کەمکردنەوەی بابەتی لێدوانە پۆزتیڤەکانی کە لە بێشووتردا هەی بۆ سەبارەت بە پوتین. من پۆتینم خۆش ناو ڕقیشم لێ نییە. با بڕوانین بزین ئەمە چەند کاریگەری هەیە. ڕەنگە پەیوەندیەکی باشمان هەبێت لە داهاتوودا. لەوانەیە پەیوەندیەکی زۆر خراپ دروست بکەیت. ڕەنگە پەیوەندیەکی نێوەند ئەمێز ڕێک لە ناوەندا دروست بکەیت. بە پێی تێڕوانی شارەزایەکی بواری تیرۆر، هەڵوێستی ترامپ بەرامبەر بە رووسیا بە شێوەیەکی گەورە زۆر جیاوازترە لە ڕوانینی ڕێبەرانی ڕەوتی سەرەکی سیاسەتی دەرەوەی کۆماریەکان و دیموکراتەکان. ئەو لەو باوەڕدایە کە هەڵوێستەکانی رووسیا بەرامبەر هەوپەیمانی ناتۆ و بیرانکردنی یەکێتی ئەوروپا بەجێهێشتنی وایخەکانی رووسیا بۆ ئەوروپای ڕۆژهەڵات کەوا دەردەکەوێت گونجاوێت و ڕێپێدان بە رووسیا کە چی بیەوێت بیکات لە سووریادا کە چی دەخوازیت لە ڤلادیمیر پوتین لە دەواکاریەکانیدا. بەڵام کلینتن و ئەوانی دیکە شەڕانگێزی رووسیا دەبینن، ترامپ بە دەرفەتی دەبینێت. لەو باوەڕەدان بابەتێکی پڕ بایەخە ئەگەر ئێمە لەگەڵ رووسیادا هەڵبکەین. بۆ نمونە دەتوانین شەڕدژی داعش بکەین. لە ڕوانگەی کەمپینەکەی هەڵمەتی هاکردنی ئیمەڵەکان وا دەبینن بە بەڵگەی ئەوەی کە سەرۆکی رووسیا پوتین دەیەوێت ترامپ ببێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا. کەمپینەکەی ترامپ دەڵێت کە پێویستە دەنگدەران زیاتر بایەخ بدەن بە ناوەڕۆکی ئەو زیانانەی بەهۆی ئەم ئیمێڵانەوە هاتوۆتە دی، نەوەک بایەخ بدەن بۆی چێ لە پشت هاکردنی ئیمەڵەکانەوەیە.